Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من یادە پزیشکی ڤێتەرنەری و مامۆستای زمانی ئینگلیزی پێکەوە دەست بۆ کۆرسە بەرامبەرەکەن کە پێشتر بەڵێنمان پێیا بوون. کۆرسەکە ئامادەکراوە لەلایەن خۆم و ڕاستی و مامۆستایەکی خاوەنی بڕوانامەی ماستەر لە ئەمریکاوە. جا بۆ ئەوەی سوودی تەواو لە کۆرسەکە ببینن پێشنیارتان بۆ ئەوکەین کە بڕۆن سەیری حەوت یاساکەی فێربوونی زمانی ئینگلیزی بکەن کە لە چانێڵ هەیە و لینکەکەی لە دیسکریپشنی ڤیدیۆکە دانراوە. و کاتێک کە سەیری کۆرسەکەی ئەو خاڵانە جێبەجێ بکە کە لە کاتی کۆرسەکەی ئاماژەی پێ ئەکەین و هەوڵ بە چالاکانە سەیری کۆرسەکە بکەی بۆی بتوانیت سوودی تەواوی لێوەت بگریت و ئەگەر ئەو خاڵانە جێبەجێ بکەیت دڵنیا بە تەواوبوونی کۆرسەکە ئاستی زمانەکە دەڕاتە زۆر ئاستێکی بەرزتر. جا لەبەرەوە با دەست پێ بکەین. Chapter 3 Who is the best? هەر عیب نییە ئەمەتان بۆ بکەمەوە بە کوردی جەماعەت. Who is the best? هەتا ئێستا لە چاپتەری سین خاوی لە فێرنەوە بێتن who چییە؟ is چییە؟ the best چییە؟ هەر عیبە. Who is the best? کێ باشترینە؟ باشترین the best. Who is good? کێ باشە؟ Who is better? کێ باشترە؟ Who is the best? کێ باشترینە؟ Okay? بەلە بەرەوە بەهدە هەتا ئێستا بزانن کە who is the best واتە چی؟ و دڵنیاشە مەزانن. با دەست پێ بکەین بە چاپتەری سێ بزانین چیرۆکە چۆن بەردەوامە بێ و چی شتێکی تازە ئەمڕۆ فێرە بین. جاوەک هەمیشە سەرەتا جارێکی خوێنینەوە بۆی ئەگەر لە دواترا ئێتر لە چیرۆکە تێگەیشتن تەنها ویستان خوێندنەوەکەی فێر ببن باشتر تان گوێی لێ بگرنەوە. لەبەرەوە یەکەم جارێکی خوێنینەوە دواتر هەر هەمووی ڕوونەکەینەوە. Who is the best? Soon, Hermes and the goddesses meet Paris. Hermes gives Eris's apple to the young shepherd. He tells Paris all about it. Now look and please tell us, who is the most beautiful goddess of them all? He says. The three goddesses smile at Paris. Choose me, and you can be a great king of many countries, Hera says. Choose me, and you can win all fights and learn great things, Athena tells him. Choose me, and you can marry the most beautiful woman, Aphrodite says. Paris gives the apple to Aphrodite. At once, Hermes and the three goddesses leave for Mount Olympus. Not long after that, one of the King Priam's messengers visits Mount Ida. Priam calls all the young men in the country to Troy, he tells Paris. Why? The young shepherd asks. For the Trojan Games, the messenger answers. So Paris says goodbye to Achilles and goes to Troy, but the old man goes after him. Paris runs very fast and very well. He is the best runner in Trojan Games. King Priam gives the prize to him. Who are you? King Priam asks him. I am Paris, and I come from Mount Ida, the young shepherd answers. Priam suddenly looks at him differently. Are you my son? Priam asks. Achilles is standing near them. He quickly tells the king everything. Priam is very sorry for his past deeds, so he is not angry with Achilles. Paris, my boy, you are alive. You must come home with me, Priam cries happily. So, Paris goes and lives in Troy with Priam, Hecuba, Cassandra, and Hector. One day, Priam says, Son, you must go alone to Sparta in Greece. You must visit the Spartan king, Menelaus, for me. ئێستاش کاتی ئەوەیە کە هەر هەمووی ڕوون بکەینەوە. تایتڵی ئەم چاپتەرە ئەوەیە کە لە سەرەتای ڕوونمان کردەوە. Who is the best? کێ باشترینە. Soon ئەبێ ئەیش بزان چونکە لەوانەکانی پێشووە باسمان کردووە. بە زوویی Hermes and the goddesses meet Paris. ئەو بوو لە چاپتەری پێشوو خاوەندە ئافرەتەکان و هەرمیس ڕۆشتن بەرەو شاخی ئایدا بۆ بینینی پاریس. ئێستاش چییە بێ؟ They meet Paris. پاریس ئەبینن. Hermes and the goddesses هەرمیس و خاوەندەکان meet Paris. پاریس ئەبینن. meet واتە ئەیبینێت. کاتە پاریس ئەبینن. ئەتوانین لە بری هەرمیز و the goddesses لە بری ئەو دووناوە کە بەکار هاتووە بڵێن they جەناو بەکاربێنین بڵێ on meet Paris. پاریس ئەبینن. Hermes gives Eris's apple to the young shepherd.
تەسەورەکەم جەماعەت هەموو وشانی کە لێرەیە هەیە ئێسەکەی کە بە دوای ناوی ئێریسەوەیە کە وتومانەمە بۆ خاوەندارێتیە هەمووی ئەزان هیچ وشەیەکی تازیتیان نیوانە جا لەبەرەوە ئەگەر یەکەم جارە ئەموانێ ئەبینن بڕۆن سەیری دووانەی پێشوو بکەن بۆ ئەوی بزانن و زیاتر سوود لە کۆرسەکە ببینن و شتەکان زۆر ئاسانتریش بێلاتان کەواتە هەرمیس چیەکە gives ئەیاتێ Aries' apple سێوەکەی Aries' apple واتە سێوەکەی Aries to the young shepherd بۆ شوانە گەنجەکە Who is the young shepherd? Aries is the young shepherd, right? کەواتە هەرمیس سێوەکەی Aries ئەیات بە شوانە گەنجەکە He tells Paris all about it. He tells Hermes tells Paris all about it. يعني توانين بلين he tells him all about the apple. مانيا أتعين لبري ناو كان جناب كاربينين أو وقتش هر همان مانا أجينت. He tells يعني he موس مالكيه Hermes tells Paris بباريس all about it. هموشتك all about it. يعني هموشتك لباريو. إتكلم بس مال لشيء لا سيوكي. All about it يعني هموشتك لسر سيوكي بباريس الله. دواتر now look and please tell us. استا سيركا now look. علي استا سيركا وبيمان بله ها لكرديش اشتيا بكارينين. ما بس لوني سيركا ها أرالي سيركا وبيمان بله. now look استا سيركا and please tell us. وتكايا tell us. ئێمە بڵێ tell us مە چۆنڵی داوای لێکە ئەڵێت کایە سەیری بکە و پێمان بڵێ Who is the most beautiful goddess of them all? Who is ها شێوازی پرسیارکردن چەند گرنگە فێربین لەوانەکانی پێشوە تا ڕادەیەکی باش فێری پرسیارکردن بووین ئێستا تەسەورەکەم هەر خۆتان هەمووتان بزانمانەیە ڕستەیە چییە Who is the most beautiful goddess of them all? کێ جوانترین the most beautiful جا جەماعەت لێرە با زانیاریی زیاترتان پێ بڵم ئەگەر بڵین کێ زۆر جوانە یا کێ جوانە ئەڵێ who is beautiful واتە کێ جوانە ئەگەر بڵین کێ جوانترە ئەڵێ who is more beautiful واتە کێ جوانترە ئەگەر بشڵین کێ جوانترینە بڵین who is the most beautiful کێ جوانترینە لێرەش ئەڵێ who is the most beautiful goddess of them all کێ جوانترین خاوەندە لە ناو هەمویانە of them all ئای مەبەستی لە ئەم سێ خاوەندەیە کە لەگەڵی هاتوون ئەڵێ کێ جوانترینە of them all them واتە ئەوان all یعنی هەموو ئەوان کێ جوانترینە لە هەموو ئەوانە ئۆکەی مەبەستەکە پێمایە ڕوونە he says مەوەستمان لە کێ Hermes the three goddesses smile at Paris the three goddesses واتە سێ خاوەندەکە the three goddesses تخواندەکە چیەکەن smile at Paris ئەها زەردەخەناکەن بە ڕووی پاریسەوە زەردەخەنەی بۆکەن smile at Paris ئەتە زەردەخەناکەن بە ڕووی پاریسەوە جا ئەگەر ئەڵێ the three goddesses smile ئەها ئێسی پێوەنیە سمایلەکە بەڵام ئەگەر بۆ نمونە بەس باسی هێرا بکەین ئەڵێن Hera smiles at Paris هێرا زەردەخەناکە بە ڕووی پاریسەوە بەڵام ێستا باسی ئەو هەرسێکیان ئەگەین بۆ ئەڵێن smile at Paris ئۆکەی بزانین دواتر چیە بێ choose me هەڵم بژێرە من هەڵبژێرە choose me واتە من هەڵبژێرە and you can be a great king of many countries ئەمە کێواڵێ هێراواڵێ ئەمە کە هەرمیز ئەڵێت پێم بڵێ کێ جوانترین خواوەندە لە ناو هەرسێکیانە خواوەندەکانیش چیەکەن هەرێکیان و ئۆفەرێکی پێشکەشەکەن بۆی ئەویان هەڵبژێرێ بۆی بڵێ ئەویان جوانترینە ئۆکەی بزانین کامیان هەڵبژێرێ بزانین ئۆفەرەکانیشیان چییە هێرا ئەڵێ دەکەم جار ئەڵێ choose me من هەڵبژێرە and you can be a great king of many countries من هەڵبژێرە و تۆ ئەتوانی you can be ئەتوانی ببی بە a great king پاشایەکی گەورە great king واتە پاشایەکی مەزن پاشایەکی گەورە of many countries بۆ چەند وڵاتێکی زۆر many countries واتە ژمارەیەکی زۆر لە وڵاتان ئەم دەسەڵاتێکی زۆری هەبێت و ببێ بە پاشای زۆرێک لە وڵاتان ئۆکەی ئەمە ئۆفەرەکەی هێرا بوو دواتر ئەثینا پێی ئەڵێ ئەثینا tells him پێ ئەڵێ چی ئەڵێ choose me من هەڵبژێرە and you can و تۆ ئەتوانیت
win بیبیتەوە all fights هەموو شەڕەکان and learn و فێر ببیت great things و شتی زەخم فێر ببیت شتی گەورە فێر ببیت کەواتە ئۆفەرەکەی ئەثیناشەوەی ئەڵێ you can win ئەتوانی بیبیتەوە all fights هەموو شەڕەکان all fights واتە هەموو شەڕەکان and learn و فێر ببیت great things و شتی زۆر زەخمیش فێر ببیت لە کۆتایە ئافرۆدایتی پێی ئەڵێت choose me من هەڵبژێرە and you can marry the most beautiful woman من هەڵبژێرە و تۆ ئەتوانی you can marry هاوسەرگیری بکەی the most beautiful woman هاوسەرگیری بکەی لەگەڵ جوانترین ئافرەتە ئەمە ئۆفەری هەرسێکیانە کاتە you can marry واتە تۆ ئەتوانی هاوسەرگیری بکەی the most beautiful woman يعني you can marry the most beautiful woman واتە هاوسەرگیری بکەی لەگەڵ جوانترین ئافرەتە the most جوانترین اینجا بزانین لەناو ئەم سێ ئۆپشنەی کە هەیەی لەناو ئەم سێ هەڵبژاردەی کە هەیەی پاریسی کامیان قبوڵەکە Paris gives the apple to Aphrodite کاتە چی ئەکات پاریس حەزی لەوەیانە کە ئەڵێ ئەو ئۆفەرەیە کە ئافرۆدایتی پێ ئەیات و ئەڵێ ئەتوانی ئەگەر من هەڵبژێری ئەتوانی هاوسەرگیری لەگەڵ جوانترین ئافرەتا بکەی بۆیە پاریسیش ئەویان هەڵەبژێر سێوەکە ئەیا بوو gives the apple to Aphrodite پاریس سێوەکە ئەیات بە ئافرۆدایتی ئۆکەی بزانین دواتر چیە بێ at once بە یەکجار لە ئەوڵیشەوە لەوانەی یەکەما بوو یا دووەما بوو یای بوو at once بە یەکجار Hermes and the three goddesses Hermes و سێ خواوەندەکە and the three goddesses Hermes و سێ خواوەندەکە leave for Mount Olympus چی جێ هێڵن بۆ Mount Olympus یعنی ئەوێ جێ هێڵن و ئەڕۆن بۆ کوێ Mount Olympus شاخی Olympus کاتە at once-یشمان پێشتر باس کردووە هەر لەبەرەوەی ئەڵێم زۆر شتەکان دووبارە بکەنەوە تەیریوانەکان بە تەرکیزەوە بکەن لەبەرەوەی کاوە شتەکان دووبارە بنەوەیتر پێویست نەگاتەوە دووبارە یعنی بیری قوڵی لێ بکەیتەوە کە زۆر دووبارە کردەوە یەکسەر هەموو شتەکان ئاشنا هەبێ Okay not long after that زۆری نەخایەن دوای ئەوە not long after that واتە ماوەیەکی زۆری نەخایەن after that دوای ئەوە one of the king prime's messengers یەکێک لە نامەبەرەکانی king prime okay one of the king prime's messengers ئەو king primes ئەو ئێسی خاوەنداریەتی پێشتریش دومانە king prime's messengers هاتە نامەبەرێکی king prime visits سەردانی ئەکات Mount Ida سەردانی شاخی ئایدا ئەکات visits Mount Ida کاتە ماوەیەکی زۆری نەخایەن دوای ئەوەی کە خاوەندەکان ڕۆشتن یەکێک لە نامەبەرەکانی king prime سەردانی Mount Ida ئەکا ئەڵێ چی The Prime calls all the young men in the country to Troy. Prime چیەکە بانگهێشتی یان بانگی all the young men هەموو پیاوە گەنجەکانی وڵات ئەکا هەموو پیاوە گەنجەکان ئەکات لە وڵات in the country to Troy بۆ Troy بۆ شاری Troy کاتە ئەو نامەبەرێکە لەلایەن king Prime هاتووە ئەڵێ Prime واتە پاشا Prime کە پاشای Troyە بانگی هەموو پیاوە گەنجەکان ئەکات لە وڵاتەکەیە in the country لە وڵاتەکەیە to Troy بۆ Troy بۆی بڕۆن بۆ Troy he tells Paris ئەمە بە پاریس هەڵێ کاتە king Prime هەموو پیاوە گەنجەکانی وڵات all the young men هەموو پیاوە گەنجەکانی وڵات man کۆیە man تاکە okay in the country لە وڵات to Troy یاڵا بزانین چیە بێ دواتر why بۆچی ئەمە کێ پرسێ young shepherd asks who is the young shepherd Paris is the young shepherd کاتە پاریس ئەپرسێ بۆچی why ئەیش وەڵامی چیە بێ بۆی ئەڵێ for the Trojan games بۆ یاری ترۆجنەکان دەبێت ئاڵێم Trojan games چیە the messenger answers نامەبەرەکە جوابی هاتەوە یاری Trojan games یاریەک بۆ تایبەت بووە بە خەڵکی Troy باش نییە خەڵکی Troy یاریان کردو و پێشبڕکەیەوە بووە بۆ ئەوی باشترین وەرزشوانیان کەسێکی ئازان لە ناویانە هەڵبژێرن ئەم یارێ بۆ ئەوە کراوە لەو کاتەشە ئیتر کاتی و یارێ هاتووە بەمە ساڵانە کردویانە 10 ساڵ جارێک کردویان چۆن کردویانە نازانم بەڵام کاتی و یارێ هاتووە کە ناوی Trojan games بووە Trojan خەڵکی ڕەسەنی Troy پیانەوترا Trojan okay Trojan games یعنی و یاریە کە تایبەتە بە خەڵکی Troy ئەم یاریە کە تایە باشترین یان ئازاترین کەس هەڵەبژێرێ okay ئەوەیە Trojan games کاتە Prime کە بانگی هەموو پیاوە گەنجەکانی وڵاتەکە بۆ Troy بۆ ئەوەیە ئەو پێشبڕکەیە بکەن یانەوە یاریە بکەن کاتە دواتر چیە بێ بۆیە
Paris says goodbye to Achilles and goes to Troy. Paris says Paris أليت خحافيزية says goodbye to Achilles خحافيزي لا Achilles أكاد and goes الراد to Troy. بو Troy. الراد بو Troy. But the old man goes after him. But the old man بلام پیاو بتمنکا یان پیاو پیرکا old man پیاو پیرکا goes after him. بدوايا الروات پیاو پیرکا who is the old man? Achilles, right? كي پیاو بتمنکا مسمان لكيه مسمان لأجلسا راسه پیشتر هیچ باسی کیو نکرا Achilles بتمنیان چی بلام بویا بومان درکه لخوا حافظی لأجلسا قاتو الرابو تروي بلام يا بتمنكا كم وسيلة Achilles goes الراد after him بدوايا يعني Achilles goes after Paris Achilles بدوايا باريس أرو كاتا قرمي اللي تنبرسم عكسي وشي young واتا جنج عكسا كي تشيو دس خوش توش علي old okay كاتب زين تشيبي اللي Paris runs very fast and very well Paris زور بخيراي را أكاد وزور بباشيش very fast هذا زور بخيراي and very well هذا زور بباشيش هذا زور خيراي وزور بباشيش راهكا he is the best runner in Trojan games أو تشيا the best باشترين runner راكرة in Trojan games لياري Trojan كاتا باريس زور بخيراي وزور بباشي راهكا very fast and very well كاتا ما تشيليكا he is the best runner in Trojan games باشترين راكرة run واتا راكات runner واتا راكر كاتا باشترين راكرة ل Trojan games دواتر چيه بيت King Priam gives the prize to him King Priam چيه كات gives اياته the prize خلاتكا prize واتا خلات to him بو او him مو اسمان لكيه Paris كاتا King Priam gives the prize to Paris بلام اگر لجياتي Paris چيك بويا امانود King Priam gives the prize to her دست خوش تصور اگه متأسف زور فرقتان کرد بيلا روی بکارنانی هم و her و have و has و بکارنانی اس لدوای وشکان فيربکان و کاتک باسی یک کسکین و ها تصور اگه مشتگان زور واضح بیتو بدوباره کردنوش یان اوشان دجاریکش پیلینو بدوباره کردنوش یان هم شتگان آسان تره به هم تگشتن لیان خوش تره به اوکی دواتر چیه بیله Who are you? Who kid? King Priam asks him King Priam پرسیار لکیه که لپاریس اکا لتو کی Who are you? جواب لریاک زنیاری زیاتریش دابنین اگر Who are you? ما روبرو Priam با پاریس خوی الله بلان بون منا اگر Priam پرسیاری لأگیلس بکرده ها بیکن لگل أگیلسا پاریس یشلو لاوه بیه بزانی او کیه Who is he? او کیه او کرکیه اگر کچک باو Who is she? او کچکیه بلان روبرو پرسیار لخوی اکاد Who are you? تو کید دواتر پاریس الله چی؟ الله I'm Paris من پاریسم and I come from Mount Ida ولا شاخي Ida هاتو I come from Mount Ida هذا شاخي Ida هاتو ميان هلكي شاخي Ida شوانا گنجك اولا مياتو Priam suddenly looks at him differently Priam بخيرهي ها لبر suddenly بخيرهي يعني لبر looks at him سيدي أكاد سيدي أو أكاد سيدي باريس أكاد differently بجاوازي ها بچاي كترو سيدي أكاد differently بجاوازي okay Priam suddenly looks at him differently okay بجاوازي سيدي أكاد are you my son لتو ها تو كركمي my son لتو كركي مني Are you my son? لتو كركي مني Priam asks Priam برسياري ليهكا okay بزاين دواتر چيه بي Achilles is standing near them Achilles چيه وستاوة للانو near them يعني is standing وستاوة لو كاتيا وستاوة Achilles is standing Achilles وستاوة near them لنزيك يعني جا مجاري كشم رون كردنو ما دوبارش ايامو لزماني كرديا بودمي استاي بردوام و بۆ داهاتوو هیچ جاکردنەوەیەک نییە بۆ مناڵی ئەڕۆم ئیترە مەبەستەکە
چۆنڵی دیار نییە لەوەی کە ئێستا خەریکی ئەڕۆی یان لە داهاتووە ئەڕۆی گە هەردووگیان هەر ئەڵی ئەڕۆم بەڵام لە ئینگلیزیە جیاکراوەتەوە بۆ مناڵە ئستاندینگ واتە ڕاوەستاوە near them واتە لەو کاتەیە ڕاوەستاوە لە نزیکیانەوە ئۆکەی مەبەست لە ئەو ING ئەوەیە بەڵام ئەوەیە لە کوردیە جیانەکراوەتەوە ئیتر زمانەکەمان لەو لایەنەوە لە هازە کاتە ئەگەڵس is standing near them نزیک ئەوان وەسمان لە کێیە Paris and King Prime کاتە دوانە بەیەکەوە ئەگەڵسیش لە نزیکیانەوە وەستاوە He quickly tells the king everything بە خێرایی he quickly پێشترش باسی quickly مان کردووە tells پێی ئەڵێت the king بە پاشاکە ئەڵێت everything هەموو شتێکی بۆ واسەکە کە بردوێتی لێ دڵی سەگێکی بۆ هێناوەتەوە وتێتی کوڕەکە مردووە لێ گەورەی کردو ئەوتر هەموو شتێکی بۆ باسەکە Prime is very sorry for his past deeds Prime چییە زۆر هەست بە شەرمەزاریەکە زۆر ئەسەفی هەیە is very sorry زۆر بەداخە زۆر شەرمەزاریش تا ڕادەیە توانین وا بڵین زۆر بەداخە is very sorry for his past deeds بۆ کردەوەکانی ڕابردووی for his مۆسمان لە King Prime past واتە ڕابردوو deeds واتە کردەوەکان کاتە Prime زۆر دڵتەنگیان پێی ناخۆشیان ئەسەفی هەیە بۆ کردەوەکانی ڕابردووی so بۆیە he isn't angry with Agillas چیە تووڕەنیە he is not angry تووڕەنیە with Agillas کاتە تووڕەنیە لەگەڵ ئەگەڵەسە تووڕەنیە لەوەی کە دڵی سەگێکی بۆ هێنا و نەی پاریسی نەکوشتووە ئەمانە کاتە لی تووڕە نابێت لە ئەگەڵس تووڕە نابێت لە سەری کە نەیکوشتووە Paris my boy you're alive بە سەرسوڕمانێک ئەوڵە Paris کوڕەکەم my boy کوڕەکەی من یانتان بڵێ my son واتە کوڕی من هەردووگیان هەمانمانایە you're alive تۆ لە ژیانای you're alive یانتان بڵێ you are alive واتە زیندوو یان ئەژی بڵێ تۆ زیندووی you are alive بەڵام ئەگەر باسی کوڕێکمان بکردن هەموو he is alive ئەگەر باسی کچێکمان بکردن هەمانوت she is alive okay بەڵام لێرە ئەڵێ you are alive تۆ زیندووی you must come home with me تۆ پێویستە مەستە تایتڵی چاپتەری یەکەم وتمان the child must die لێرەش ئەڵێ you must come home with me تۆ ئەبێت come بیتەوە home with me بیتەوە بۆ ماڵەوە لەگەڵ من home واتە ماڵەوە with me لەگەڵ من مەکێوە ئاڵێ Prime cries happily Prime بە دڵخۆشیەوە هاوارەکات cry واتە هاوارەکات cries happily واتە بە دڵخۆشیەوە هاوارەکات بە دڵێکی خۆشەوە هاوارەکاڵێ ئەو تۆ لە ژیانە ئەبێ لەگەڵ من بیتەوە بۆ ماڵەوە بەو جۆرە so بۆیە Paris goes and lives in Troy with Priam, Hecuba, Cassandra and Hector Paris بۆیە Paris ئەڕاتەوە goes and lives ئەژی in Troy with Priam, Hecuba, Cassandra and Hector لەگەڵ Priam و Hecuba و Cassandra و Hector کە دایک و باوکی و خوشک و براکەیەتی لێ ئەژی lives جەماعەت بەیەک ڕوونکردنەوەتان لەسەر وشەی lives he lives لە Paris goes and lives ئەژی ئەوە یعنی lives وانە یعنی ئەژی بەڵام leaves واتە جێ ئەهێڵێ ئەوەی کە پێشتر بینیومان leave تۆزێ یەکەی دوور درێژە لەبەرەوە یعنی فەرق بکەن لە بینیانە زین دواتر چییە بێت کۆتایی چیرۆکەی بۆ ئەم چاپتەرە ئەڵێ one day ڕۆژێکیان یان ڕۆژێک Priam says son کوڕم you must go alone تۆ پێویستە بڕۆی بە تەنها go alone you must تۆ پێویستە go alone بە تەنها بڕۆی to Sparta in Greece بڕۆی بۆ سپارتا لە یۆنان okay Greece پێشتری شتومانە یعنی یۆنان you must visit تۆ پێویستە سەردانی بکەی the Spartan king پاشای سپارتان Menelaus for me بۆ من کاتەڵێ پێویستە سەردانی پاشای سپارتان بکەی کە پاشای سپارتانیش ناوی چیە Menelaus for me بۆ من ئەمەش کۆتایی چاپتەری سێ لە چیرۆکی ترۆی کە تەسەور ئەەکەم زۆر فەرقتان کرد بێ هەتا ئێستا وشەکان زۆر ئاسانتر بن زووتر شتەکان بناسنەوە زووتریش جیاوازی لە نێوان شتەکانە بکەن جا بۆ سبەینی ئینشەڵا کە بریتیە بێ لە پرسیار وەڵام و ئەرکی ماڵەوە بۆ ئێوە خۆتان حازر بکەن و ئەگەر ئەم وانەیە سوودی هەبوو بۆتانەوە لەگەڵ هاوڕێکانتان شێری بکەن ڕخنەوە پێشنیارەکانتمان پێ بڵێن زۆر خۆشحاڵین و زۆر خۆشحاڵ بین کاتێک کە ئەبینینەوە سوود لە کۆرسەکە بین و
ئەتوانن ئاستی زمانەکەتان بەرەو پێشتر بەرن. جا بە کۆتایی هاتنی کۆرسەکەی ئینشەڵا زۆر زیاتر سوود وەرەگرن. با وانەی ئەمڕۆژ لێرە کۆتایی پێ بهێنین هەتاوەکو وانەیەکی تر بەخوای گەورە دانسپێرین و واتان لەگەڵ.